خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 45. لە لاپەڕە 45ش گەیشتمە پرسیاری 41 بۆ ئەوەی نووسرا لێرە بۆ ئەوەی زانا ببێتە ئەندامی تیپی وەرزش دەبێ غار بدە لە دەوری یاریگە لە کاتێکی ناوەندی کە زیاتر نەبێ واتە کەمتر بێ لە 24.75 چرکە نابی زیاتر بی بۆ هەر سوڕانەوەیەک بۆ یەک جار سوڕانەوە. زانا 4.5 جار سوڕایەوە 4 فاریزە 5 لەدە واتە 4.5 جار سوڕایەوە لە دەوری یاریگە لە ماوەی 110 چرکە و 25% چرکە. کاتی هەر سوڕانەوەیەک واتە یەک سوڕانەوە چەندە یان چەند بوو. پرسیاری دووەم داواکاری دووەم چۆن دەزانی زانا دەبێتە ئەندام یان نابێتە ئەندام. واتە زانا ئەگەر یەک سوڕانەوەی بە ماوەیەک ئەنجامدا لەو ژمارەیە زیاتر نەبوو دەبیتە ئەندام، بەڵام ئەگەر لە 24 چرکە و 75% چرکە زیاتر بوو نابی، واتە ئەوە سنوورەکەیتی. ئێستا نازانین یەک جار چەند کاتی پێویستە، بەس دەزانین 4.5 جار 125 چرکەی پێویست بووە. ئەگەر گریمان سوڕانەوەکانی کاتەکەیان وەک یەکە دەتوانین سوڕانەوە بە دەوری یاریگە ئەوها دەسوڕێەوە. خوێندکاری ژیر ئەوجا ئەگەر 100 دەیبینین دابەشی 4.5 جار بکەین دەردەچی هەر یەک جار بە چەند چرکە. گریمان کە کاتەکانی یەکسانن بۆ هەر سوڕانەوەیەک، بێگومان لە ڕاستیدا کاتەکان یەکسان نینە، بەڵام لێرە ئەو گریمانەی دەکەین کە یەکسانن، چونکە ناوەندەکەی دەوێ نایهەوێ هەموو جارێ دەیەوێ بە گشتی کە 110 دابەشی 45 دەکەین یەک جار 24 چرکە و نیوی پێویستە، چونکە 24 چرکە و نیو واتە 24.5 لە 10 یان 50% گچکەترە لەو سنوورەی کە دایان نابوو 24.75 وەڵامەکە دەبیتە بەڵێ دەتوانی ببی بە ئەندام زانا، چونکە کاتەکەی باشە تۆزە کەمترە لە 24.75 24.5 یان 5 گچکەترە لە 24.75. ئەوەش زانا و سوڕانەوەکانی. بچمە لای پرسیارەکەی پاشی ئەو 42 سەرکەوت لە هەفتەیەکدا 5 ڕۆژ وەرزشی ڕۆیشتن دەکا واتە دەڕوا، ڕۆژانە هەمان دووری دەبڕێ واتە هەموو ڕۆژێ وەکیەکە، هەفتەی 28.75 کیلۆمەتر دەبڕێ لە یەک هەفتە. ئایا ئەو دووریەی ڕۆژانە دەیبڕێ نزیکترە بۆ 5 کیلۆمەتر یان نزیکترە بۆ 6 کیلۆمەتر؟ وەڵامەکەشت لێک بدەوە. گوتمان لە یەک هەفتەی بەس 5 ڕۆژ وەرزش دەکا و لە یەک هەفتەش 28 کیلۆمەتر و 75 لە سەدی بڕیا. بابزانین لە یەک ڕۆژ چەندی بڕیا، چونکە دەرێت لە یەک ڕۆژ ڕۆژانە واتە لە یەک ڕۆژ.
5 ڕۆژ دەزانین 1 ڕۆژیش نازانین هەتا 1 ڕۆژەکە ببینینەوە ئەو 28 و 75 دابەشی پێنجی دەکەین 1 ڕۆژ دەردەچی کە 28 و 75 دابەشی پێنجی دەکەین دەکاتە 5 و 75 لە سەد بە خەمڵاندنیش خوێندکاری ژیر دەتوانی 28ەکەی بکەیە سی دابەش 5 هەمیشە خەمڵاندنی ئەو ژمارانە دەکەی کە لە لای چەپی فاریزەکەی هەیە چونکە ژمارەکانی لای ڕاست زۆر بەهایان بچووکە لە کاتی خەمڵاندن پێویست ناکە بەکاریان بێنین ئەگەر 28 بووە سی دابەش 5 دەکاتە 6 واتە ژمارەکەمان نزیکە لە 6 دەیکەینە 6 کیلۆمەتر لە 1 ڕۆژ بە نزیکەی دەبی ئاوا هێمای نزیکەی دانەی کەواتە 5 و 75 لە 6 نزیکترە نەک لە 5 لەبەر چ چونکە ئەو هەفتە کە لە پاشی کە لە لای ڕاستی پێنجەکەیە ئەو پێنجەی لای چەپ نەک پێنجی 75ەکەی هەفت ڕەنووسەکی گەورەیە ئەگەر ڕەنووسەکان 5 و 6 و 7 و 8 و 9 بوون ئەو پێنجەی لای چەپ لە کاتی نزیکردنەوە 1 زیاد دەبی بە 6 ئەگەر ڕەنووسەکانیش بچووک بوون 0 و 1 و 2 و 3 و 4 ئەو ژمارەیە نزیک دەبوو زیاتر لە 5 نەک لە 6 کیلۆمەتر ئێستا دەچینە لای ڕاهێنانی 43 هەڵە لەکوێیە هاوکار 4.25 لە سەدی دابەش کرد بەسەر 0.25 لە سەد 4.25 دابەش کرد بەسەر 0.25 لە سەد 0.7 دەست کەوت هەڵەی هاوکار دیار بکە وەڵامی دروست بدۆزەوە با یەکەم جار وەڵامی دروست بدۆزینەوە ئەو جەبزانین هەڵەکەی لەکوێیە ئاسانترە و هەز دەکەم بچم چ بکەم 4.25 دابەشی 0.25 بکەم بزانم ئەمن چەند بەدەست دەینم 4.25 دابەش 0.25 لێرە دیارە دابەشم نەکردیە لێرە دابەشم کردی خوێندکاری ژیر 4.25 کە دابەشی 0.25 دەکەین چونکە ئەو ژمارەی لە ژێرەوەیە کە پێی دەرێن ژێرە چونکە هەمیشە دابەشکراو هەیە بەشکراو هەیە بەشدراویش هەیە ئەو ژمارەی 0.25 ژمارەکی سروشتی نییە ژمارەیەکی بە فاریزێ دەبی بکەینە سروشتی هەتا ئاسانبی هەتا ئەو ژمارەی بکەینە سروشتی 2 خانە دەبی بچینە لای دەستی ڕاستواتە فاریزەکە دەبی لێرە دانەین بەڵام کە فاریزەی لەوێ دادەنەین دەبی لە ژمارەکەی سەرەوەش کە بەشکراوە ئەویش فاریزەکەی بە 2 خانە بچینە لای دەستی ڕاست ئەویش لێرەی دانەین هەتا ئەویش ببیتە 420 ئەمە لێرەم نووسە ژمارەکان دەبنە 425 و 25 چونکە فاریزەکەمان لا برد بە 2 خانە بە 2 ڕەنووس بە 2 هەنگاو 1 هەنگاو 2 هەنگاو ئەو جە ئێستا 425 دابەشی 25 دەکەین ئێستا ئاسان بوو ئەگەر 400 دابەشی 25 کەین دەست پێ دەکەین لە 42 چەند 25 تێدایە 1 دەنووسی لێرە 1 ئەو جا 42-25 لێ بڕوە یان دابەشی بە دوور و درێژی دەکەی بەڵام ئەمە لێرە بە دوور و درێژیم نەکردی 42-25 لێ بڕوە 12 5 لێ بڕوە 7 3
2 لێ بڕوا دەکاتە 1 واتە دەکاتە 175 175 دابەشی 25 بکەین دەکاتە 7 لێرە واتە ژمارەکە ناکاتە 0 و 7 وەکو ئەوەی کە لێرە نووسرا بوو کە هاوکار وەڵامەکە بوویتە 0 و 7 هەڵەیە وەڵامەکە دەبی ببیتە 7 بە تەنیا 7 ئەوجە ئێستا زانیمان هەڵەکە لەکوێیە هەڵەکەی هاوکار بەس لەبەر چ هاوکار ئەو هەڵەیە کردیا ڕەنگە لە بیری چوبی ئەو ژمارەی بکاتە ژمارەیەکی سروشتی ڕەنگە لەبەر هەندێبی گەڕێمەوە لای پرسیارەکان ئێستا تەواو بووین لێرە پێداچوونەوە و ئامادەبوون پرسیاری ژمارە 44 لێک بدە 2 فاریزە 0.51 لە 1000 جارانی 8 و فاریزە 6 لەدا پێشی لێکدانەکەی بکەی خوێندکاری ژیر تەماشای ئەو ڕەنووسانە بکە لە لای چەپی فاریزە لێرە 2 لێرەش 8 2 جاران 8 دەکات چەند دەکاتە 16 هەتا ئەگەر ئەو هەشتەی نزیکیش بکەیەوە لۆ 9 2 جاران 9 دەکات چەند دەکاتە 18 واتە ژمارەکەی تو بە هیچ جۆرەک نابی نە لە 16 کمتر بی نە لە 18ش زیاتر بی لەبەر هەندێک لە مابینی 16 و 18 ئەوە خەمڵاندنەکەمان ئێستا دەچین بە تەواوی بزانین دەکاتە چەند بە تەواوی ژمارەکە بزانین دەکاتە چەند بزانم لە چێن دەرێم نووسیە ئەو لێرەم نووسیە 2 0 و 5 و 1 6 جاران 1 دەکا 6 وەکو لێرە دەبینن لێرە خوێندکاری ژیر لە کاتی لێکدان هەوڵ بدە تەماشای فاریزەکان نەکەی هەتا دوایی کە دوایی لە ئەنجامەکەی تەماشای فاریزەکان دەکەی وا دانێ فاریزەت نییە لە کاتی لێکدان 6 جاران 5 دەکاتە 30 ئەوەتە 0 سێکەش دوایە دێ 6 جاران 0 هەر 0 سێکەش لێرە دادەنێم ئەو جە 6 جاران 2 دەکاتە 12 وەکو دەبینن لێرە تەواو بووین لەو شەشەکەی چمە لای هەشتەکەی هەمیشە یەک خانە بەجێ دێڵم بە بۆشی هیچی لێدانانێ 8 جاران 1 8 8 جاران 5 0 دادەنێم 8 جاران 0 0 چارەکەی دادەنێم 8 جاران 2 دەکاتە 16 وەکو دەبینن ئێستا ئەو دوو ژمارانە کۆ دەکەمەوە 6 لێرە هیچ نییە هەر دەکا 6 8 لەگەڵ 0 هەر دەکا 8 3 0 هەر دەکا 3 2 4 یەکسانە بە 6 ئەو جا 1 و 6 یەکسانە بە 7 1 لێرە هیچ نییە ببورن لێرە هیچ نییە هەر یەکەکە دێتە خوارێ ئێستا دەچم چ دەکەم لە خەمڵاندنەکەی گوتم ژمارەکەم لە مابینی 16 و 18 واتە 16 باشە 7 باشە 18ش ڕەنگە باش بی لێرە ئەمن 7 بەدەستینایە کەواتە باشە فاریزەکەی لێرە دادەنێ بەڵام دەتوانی بەڕێیەکی دیکەش بزانی فاریزە لە چێ ئەویش لێرە دەژمێری چەند خانە لە لای ڕاست چەند خانە هەیە لە لای ڕاستەوە هەتا دەگەی فاریزەی یەکەکە یەک خانە پێنجەکە 2 خانە سفرەکەش 3 خانە لێرەش دەژمێری چەند خانە هەیە یەک خانە هەیە 3 لە سەرێ یەک لە خوارێ 4 خانە لێرەش دەژمێری لە لای ڕاست ئەوە یەک خانە ئەوە 2 خانە ئەوە 3 خانە ئەوە 4 خانە فاریزەکە دادەنێ بە 2-3 ڕێی دەتوانی ساغ بکەیەوە کە وەڵامەکەت ڕاستە یان هەڵەت کردیە کەواتە ئەو وەڵامە شیاوە دەچمە لای پرسیاری ژمارە 45 ئایا 282 لەدا گەورەترە لە 206 و 605 یان بچووکترە
هەمیشە بەراوردی ئەو ڕەنووسانە دەکەی دەست پێ دەکەی لە لای چەپ ئەوە گرنگە لێرە 3 ڕەنووس هەیە هەتا دەگەی فاریزە لێرەش 3 هەیە هەتا دەگەی فاریزە لێرە 206 لێرە 208 208 گەورەترە لە 206 کارت بەسەر ئەوانە نییە تازە هەشتەکە چونکە گەورەترە ببورن کارمان بەسەر ئێرە نییە چونکە ئەگەر ڕەنووس بە ڕەنووسیش بەراوردکەی 2 وەکو 2 سفڕیش وەکو سفرە بەڵام 8 لە 6 گەورەترە لەبەر هەندێ ئەو ژمارەیە هەمووی گەورەترە لە بچووکتر نییە گەورەترە کەواتە ئەو گەورەترە ڕاستە ئەژمێرکردن گەیشتمە 46 خوێندکاری ژیر ئەژمێرکردنی هزری بەکاربهێنە هەتا 210 دابەشی 42 بکەی ئەژمێر بکەی هەستم کرد ئەو پرسیارە زۆر ئاسان نەبوو بەڵام ئەمن لێرە بزانم ئەمن لێرە بیرم کردەوە 210 دابەش 42 42ەکەی بکەمە 2 ژمارە کە لێچیان بدەم بکاتە 42 2 ژمارەی ئاسان کەوا بتوانم ئەو 200 دەی سەرێ دابەش یەکەک لەوانە بکەم با بچم زام لە جێ چیتکە نەمنووسی ئەو پرسیارە بە لێرە 42 کردە چ خوێندکاری ژیر کردمە 6 جاران 7 چونکە 6 جاران 7 دەکات 42 لەبەر چ لەبەر ئەوەی ئەگەر 210 ئەمن تەنیا دابەشی هەفتەکەی بکەم جارێ لە شەشەکەی گەڕێم 210 دابەش 7 زۆر ئاسانە چونکە 21 دابەش 7 دەکاتە 3 ئەگەر ئەو 21ەکەی لابم 3 ئەو سفرەش لێرە دێتە خوارێ ئەو هەفتش دابەش 7 هەریەک هیچ هەریەک ماوە کەواتە ژمارەکە ماوە تەنیا لە سەرێ سی لە خوارێش 6 چونکە 6 جاران یەکەر دەکاش ئێستا ئەگەر سی دابەشی 6 کەم دەکاتە 5 زۆر ئاسانە بەڵام هەستم نازانم ئەو ڕێگایە ئایا بە تو ئاسانە یان ئاسان نییە ڕێی دیکە هەیە ئەمن ئەو ڕێم بیرم لەو ڕێی کردەوە هەستم کرد ڕێیەکی ئاسانە لۆ من ئەو جا لە کۆمنت بنووسە ئەگەر هەست دەکەی ڕێیدی ئاسانتر هەیە یان بزانە ئەتوو بە چ ڕێیەکی بە هزری ئەو پرسیارەت شیتەڵ کردیە بگەڕێمەوە لای پرسیارەکان چینە لای پرسیاری ژمارە 47 هەژدە کۆی دەکەمەوە لەگەڵ پیتی ن ئەو جا دەکاتە 52 ئایا بەهای پیتی ن چەندە واتە ئایا هەژدەی لەگەڵ چ ژمارە کۆ بکەمەوە بکاتە 52 بێگومان ئاسانترین ڕێ خوێندکاری ژیر ئەو 52ی بینی هەژدەی لێ دەرکەی واتە پیتی ن دەکاتە 52 کەم هەژدە واتە 2 هەشتی لێ بڕوا نابی 12 هەشتی لێ بڕوا 4 پێنجەکەش بوو بە 4 خورد کراوە 4 یەکی لێ بڕوا یەکسانە بە 3 واتە پیتی ن دەکاتە 34 کامە 34 ئەوەتە 34 پرسیاری 48 ئامادەبوون بۆ تەقیکردنەوە لە پاکەتی پێنووسەکان 12 پێنووس هەیە دەستە پێنووسە چی دەکڕی 12 پێنووس هەیە بارستای یەک پێنووس 7 ژمارەی تەواو و 25 لە سەدا گرامە 7 گرام و چارێگەک لێرە پرسیارەکە چیە ئایا بارستای 4 پاکەت چەندە نەک 4 پێنووس 4 پاکەت هەر پاکەتی 12ە
لێرە ئەوە 12 پێنووس، ئەوە 12 پێنووس، ئەوە 12 پێنووس، ئەوەش 12 پێنووس. یەک پێنووس بارستاییەکەی 7 و 25. لێرە زۆر ڕێ هەیە خوێندکاری ژیر. یەک لەوانە ئەوەیە یەکەم جار بزانی هەموو پێنووسەکان چەندن، 12 جارانی چاری بکەی کە دەکاتە 48. 48ەکەی جارانی 7 و 25 بکەی وەڵامەکە دەردەچی. یان وەچی ئەمە لێرە 7 و 25 جەکەم جارێت تەنیا جارانی 12 کردی هەتا یەک پاکەتی بزانم، ئەو جا یەک پاکەت کە 87 گرام دەرچوو جارانی چاری دەکەم کە 4 پاکەتم هەیە دەردەچی 348 گرام. ئەو جا تو خوێندکاری ژیر بزانە ڕێی تو کامە ڕێ ڕەنگە ڕێیەکی تکەت هەبی. گرنگ ئەوەیە بیرکردنەوەکەت ئەو بزانی کە 4 پاکێت واتە 48 پێنووس، چونکە هەر دەستەی هەر پاکەتی 12 پێنووس هەیە. 348 وەڵامە ڕاستەکەیە. نازام ئەو وەڵامە هەیە. 348 گرام بە هەر 4 پاکەت. تەواو بووین لە پرسیارەکان، دەچینە گۆشەی ڕووناک بیران. ئەو گۆشەیە لێرە ئەو ڕۆ خوێندکاری ژیر زۆر زۆر گرنگە، پێویستە باش بیخینەوە و باش سەرنجی بدەی و باش تێی بگەی و بە خۆشیەوە بیخینەوە، چونکە بابەتەکی زۆر زۆر گرنگیشە. ڕێنوێنی و دەرەنجام. یۆنانیەکانی کۆن یان پێشوو دۆزیانەوە کەوا ژمارەیەک هەیە، سەرنج بدە خوێندکاری، ژمارەیەک هەیە دەتوانرێ بەکار بهێندرێ بۆ بەستنەوەی دووریەکان لە بازنە. واتە ژمارەیەکێ تایبەتە بە بازنە، تایبەتە بە چێوەی بازنە، تایبەتە بە ڕووبەری بازنە. ناویان لێنا، ناویان نا پی، ئەو هاش دەنووسرێ خوێندکاری ژیر، بەو هێمایی دەنووسرێ، خینەوەکەشی پی. هەندێک کەس بە ئینگلیز دەرێن پای، بەڵام پیش زۆر باشە. ئەمەیان هەمان بەها دەپارێزێت پێوانەی بازنەکە هەرچەند بێ، واتە بازنەکە گەورە بی، گچکە بی، هەر کوبی، تەنیا بازنەبی، پی هەمان ژمارەیە، هیچ ناگۆڕێ. هەمان پێشتر پێیان دەگوت ڕێژەی نەگۆڕ، بەڵام ئێستا پێی دەڵێن پی. بەهای نزیککراوەی تەواو بکە بۆ پی لە میانەی دابەشکردنی چێوەی بازنەکە. لێرە ئەتوو چێوەی بازنەت هەیە، تیرەی بازنەشت هەیە، پی بە خۆت دەردەینی، چ دەکەی؟ چێوەکەی دابەشی تیرەکەی دەکەی، چێوەکەی دابەشی تیرەکەی دەکەی، بزانە پی چەندەکە. دووری نێوان دوورترین دوو خاڵ لەسەر بازنەکە ئایا هەمان وەڵام، ئایا کە دابەش دەکەی هەمان وەڵامە یان وەڵامەکان جیاوازن. با بچین بزانین ئەمن کو ئەو پرسیارەم شیتەڵ کردیە. لێرە ئەمن دوو بازنەم دروست کردیە، هەتا پیشانی دەم چێوە مانای چێت. چێوە واتە ئەو هێڵەی بە دەوری بازنەیدا هەیە، ئەوە چێوەیە. تیرەش ئەو هێڵە ڕەشە کە دەبی بە ناوەندی بازنەکەیدا تێپەڕبی، بە ئەو خاڵەی ناوەندی بازنەکەی. دەنا تیرە نابی ئاوها داینێن، ئەوە تیرە نییە، ئەوە ناکات تیرەوە کەمە، دەبی بەو ناوەندەیدا تێپەڕبی. ئەو جد هەر کو دروستت کرد خوێندکاری ژیر ئەوە هەڵەنیە، ئەوها گرنگترین شت ئەوێ بە ناوەندی بازنەکە تێپەڕبی. لێرەش تیرە بە ناوەندی بازنەکەی، هەندێک کەس پێی دەڵێن چەقی بازنە، چیوەش واتە دەورەی بازنە. ئێستا ئەتوو ئەگەر تیرەی هەر ببورن چیوەی هەر بازنەکەت زانی، واتە زانیت چەند دوور و درێژە دەورەی ئەو بازنەیە، ئەگەر دابەشی تیرەکەت کرد دەبی ئەو ڕێژەی نەگۆڕیان ئەو ژمارە پی دەربچی. ئەگەر بە باشی پێوانەکەت کردبی دەتوانی لە ماڵێ تاقیکەوە ئەگەر شتەچی بازنەیت هەبوو بۆ وێنە مێز یان کاتژمێر
دەورەکەی پێوانە بکە بە داوەک، بزانە چەند سانتیمەترە، تیرەکەشی پێوانە بکە، چێوەکەی دابەشی تیرەکەی بکە، بزانە ڕێژەی نەگۆڕ چەند دەردەچی. پاشان لێرە پی دەکاتە چێوە دابەش تیرە ڕێژەی نەگۆڕ دەکاتە 3.4 واتە ئەگەر ئێستا ئەمە 6.28 دابەشی دوویکەین، 6 دابەش دوو دەکات 3 فاریزەی دێنینە خوارێ، 2 دابەش دوو دەکا 1 8 دابەش دوو دەکاتە 4 واتە هەر کوو بکەی هەر پی دەکاتە 3 ژمارەی تەواو 4 3 ژمارەی تەواو 4 بێگومان پی زۆر ڕەنووسی زۆری دیکە هەیە لە پاش 4 بەڵام هەمویان بەکار ناینین چونکە دەمانەوێت بە ئاسانترین شێوە پی بەکاربینین، دەنا بە هەزاران و ملیۆنان ڕەنووسێ پاشی ئەو 4 دەتوانی لا گوگڵ بگەڕێی بە دوای وشەی پی یان هێمای پی یان وشەی پی و لەسەری بخوێنیەوە خوێندکاری ژیر. تەواو بووین وا بزانم لێرە لەو لاپەڕەی و لە دەربارەی بازنە و چێوەی بازنە و دۆزینەوەی پی. ئەو پیە زۆر گرنگە بەکاردێ لە کاتی دۆزینەوەی چێوەی بازنە و ڕووبەری بازنە. لەبیرت نەچی لە بژمێریش پی هەیە خوێندکاری ژیر، ئەگەر تەماشاکەین لێرە تەماشاکەین لە دەستی ڕاست ئەوە پی یەکسەر تەماشاکە لە پاش 4 چەند ڕەنووسی دیکە زۆر هەیە، 3 1 4 1 5 9 2 6 5 و بە هەزارانی دیش هەیە. ئەگەر بتەوێت بە خۆت بزانی پی چەندە خوێندکاری ژیر دەتوانی ئەو دوو ژمارانە دابەش یەک بکەیت 355 هەوڵ بدە دابەشی 113 بکە بزانە دەگەیە چ هەتا چەندی دەڕۆی. لێرە خوێندکاری ژیر دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی.